جوانترین سڵاوتان لێ بێ فەرموونی و کورتەیەک لە هەواڵەکان. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەنجامی تاقیکردنەوەکانی خولی دومی بەشەکانی زانستی و پیشەیی بڵاو کردەوە. ڕاشیگەیان هەرەمڕۆ ئەنجامەکانی بەشی وێژیش بڵاو دەکرێنەوە. سەڤەرد بە ئەنجامەکانی پۆلی نوێی بنەڕەتیش وەزارەت لەسەر ماڵپەڕی ئەزموون تایبەت بە بڵاوکردنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان ڕایگەیاند کە ئەنجامەکان لە قوتابخانەکان بڵاو دەکرێتەوە لەسەر تۆڕی ئینتەرنێت بڵاو ناکرێتەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا کرد لە داهاتوویەکی نزیکدا پرۆسەی دامەزراندن لەسەر میلایەکی وەزارەتی ناوخۆ دەست پێ دەکا و 2500 کەس دادەمەزرێن. لیوا سعید محەممەد ڕاوێژکاری سەربازی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بە ڕادیۆ ناوخۆی سەر بە وەزارەتی ناوخۆی ڕاگەیاند لە ئێستادا لە سەروبەندی تاوتوێکردنی چۆنێتی دابەشکردنی ئەو ژمارە پلەی دامەزراندنەدان بەسەر دام و دەستگاکانی وەزارەتدا کام ساڵ لەسەر میلایەکی وەزارەتی ناوخۆدا دەمەزرێن و ژمارەیان 2500 کەسە. سەرلەبانی ئەمڕۆ بەهۆی تەقینەوەیەکی بۆمڕێژکراوە لە شاری کەرکووک 3 کەس کوژران و 8 دیکەش بریندار بوون. سەرچاوێک لە پۆلیسی کەرکووک بە هێناقی وت تەقینەوەکە لە ناو پارکێکی وەستانی ئۆتۆمبیل ڕوویداوە کە دەکەوێتە نزیک دەروازەی کەیوان کە بارگای فیرقەی دوانزەی سوپای عێراقی تێدایە. کاندیدێکی بزوتنەوەی گۆڕان ئاشکرا کە شەوی ڕابردوو لەلایەن 6 کەسی دەمامکدارەوە لە ئەسلێمانی هێرش کراوەتە سەر و بریندار کراوە. دکتۆر ئاسۆ مەحموود بە هێناقی وت کاتژمێرێکی شەوی ڕابردوو پێشەوەی بگاتە ماڵی خوان لە نزیک دیلەنستی لە سلێمانی ئۆتۆمبیلێکی جۆری کیاسیراتۆی سپی ڕێگەی پێکردووە کە چەند کەسێکی دەمامکداری تێدا بوو یێرشیان کردوتە سەری و دواتر هەڵاتون. عەبدولسەلام مالیکی پەرلەمانتاری یاخوێمانی نیشتیمانی ڕایگەیاندکۆی و یاسایانی پێش ساڵی 2003 دەرچوون و تا ئێستاژە دامەزراوەکانی دەوڵەت عێراقیان پێدەکرێت 11000 یاسان. عەبدولسەلام مالیکی وتیژی پێویستە لەسەر پەرلەمان پلە بکات لە هەڵبوەشانەوەی یاساکانی سەردەمی ڕژێمی پێشوو کە تا ئێستا کاریان پێدەکرێت لە بواری دامەزراوەکانی دادگا و سیاسی و ئابووری و چەند بوارێکی دیکەش. عەبدولکەریم ڕابی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە سەرەتای مانگەدا گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای بریتیش پترۆلیۆمی بەریتانی ئیمزا کردەوە بۆ گەشەپێدان و پەرەپێدانی زیاتری شەڵگەی نەوتی کەرکووک و لە بەرامبەریشدا وتەبێژی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم دژایەتی خۆی بۆ هەنگاوە دەردەبڕێت. عەبدولکەریم ڕابی لە لیدوانێکدا بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە پەرەوێزی منتەدای وەزیرانی وزە لە کوڕێ باشوور ڕایگەیاند ماوەی ڕۆژە و گرێبەستیان لەگەڵ کۆمپانیای بیبی بەریتانیدا ئیمزا کردووە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.